توانیمانە بە باشترین خزمەتگوزاری پێشکەش بە گەشتیاران بکەین یان ئەو بەرنامە و پلانانێک کە هەمان بۆ جێبەجێ بکەین بۆیە بە خۆشحاڵیەوە کۆی گشتی ئەو گەشتیارانی ڕویان لە شاری هەولێر کردووە لە ماوەی ئەم ساڵدا یان ساڵی 2021 1,975,000 گەشتیارە کە بەراورد بە هەردوو ساڵی 2019 و 2020 ڕێژەکە زۆر زیاترە ینی لە کۆی گشتی هەردوو ساڵەکە و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش 148 ئەو گەشتیارانی کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە سەردانی شاری هەولێریان کردووە کە بێگومان ئێمە لە ساڵانی داهاتوش ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین ئەم ژمارەیە بەرزتر بکەینەوە و بتوانین باشترین خزمەتگوزاری پێشکەش بە گەشتیاران بکرێت. ئامادەکاریەکانی ئێمەش لە گەشتوگوزاری هەولێر هەم لە شاری هەولێر هەم لە بازگەکان ئێمە تیممان هەیە و بەردەوام چاودێری شوێنە گەشتیارەکان دەکرێت لە نزیکەوە لەگەڵ گەشتیاران دەدوێن بۆ ئەوەی هەرگیری گرفتێکە بێ بتوانین بە زووترین کات چارەسەری بکەین